ئاشتی وەبەرهێنان یان مەرگی ژێربینە ڕووخاوەکان. ئەو یاسایی 5 ساڵ لەمەوبەر ئەردۆغان شانازی پێوە دەکرد ئێستا کارەساتی لە تورکیا خۆڵقاندووە. ڕەجەب تەیب ئەردۆغان 4 ساڵ لەمەوبەر و لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ڕوودەکاتە خەڵکی پارێزگاکانی هاتای مەرەش و دیلۆک و پێیان دەڵێت کێشەی نیشتەجێبوونمان چارەسەر کرد. ئەو مژدەی ئەردۆغان بۆ خەڵکی ئەو سێ پارێزگایە پاش هەموارکردنەوەی یاسای لێبوردنی وەبەرهێنان بوو کە پێشیان دەگوت یاسای ئاشتی وەبەرهێنان. پارتی داد و گەشەپێدان لە ساڵی 2018دا هەموارکردنەوەی ئەو یاسایی بە دەستکەوتێکی گەورە بە خەڵک ناسان. ئیدی پاش ئەو هەموارکردنەوەیە نزیکەی 11,000 باڵەخانەی نیشتەجێبوون لە باکووری کوردستان کە بە شێوەیەکی نایاسایی بنیادنرابوون لێخۆشبوونیان بۆ دەرچوو. سەرجەم باڵەخانەکان کرانە باڵەخانەی یاسایی و با شێوەیەکی فەرمی لە شارەوانیەکاندا تۆمار کران و بوونە شوێنی نیشتەجێبوونی هەزاران کەس. ئەگەرچی ئەو کات پارتی دەسەڵاتدار شانازی بەو یاسایەوە دەکرد، بەڵام پارتەکانی ئۆپۆزسیۆن دژی وەستانەوە پێشبینی ئەوەیان دەکرد ئەم هەموارە زیان بە خەڵک دەگەیەنێت. بۆ پێی باڵەخانە نایاسایەکان بە گوێرەی مەرجە ئەندازیاریەکان دروست نەکراون و لە داهاتوودا کێشە بۆ دانیشتوانەکەی دروست دەکەن. بۆ نمونە هەر ئەو کات و لە ساڵی 2018دا ئاکرەم ئیمام ئۆغڵو سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول کە سەردانی شاری ڕۆحای باکووری کوردستانی کردبوو گوتبووی دەسەڵات پەندی لە بوومەلەرزەکەی 1999 ئەستانبول وەرنەگرتووە. جارێکی دیکە با هەموارکردنەوەی یاسای لێبوردنی نیشتەجێبوون کارەساتێکی گەورەی دیکە دەخڵقێنێت. ئیمام ئۆغڵو گوتبووی پێویستە لەمە و دوا ئاگادار بین و داهاتوومان نەدەینە دەست ئەو جۆرە کەسانە. سەرۆکی گەورە شارەوانی ئەدەنەش بە هەمان شێوە پێشبینی ئەوەی کردبوو کە ئەم هەموارکردنەوەیە بە زیان دەشکێتەوە. ئەو گوتبووی دەسەڵات لە بری ئەوەی باڵەخانە نایاسایەکان بڕووخێنێت کە چی دێت لێبوردنیان بۆ دەردەکات. ئەم باڵەخانە نایاسایانە مەترسیدارن بۆ ئەوانەی تێیدا نیشتەجێ دەبن. هەر دوای ساڵێک پێشبینیەکانی ئەو سەرۆک شارەوانیانە هاتنەدی. لە شوباتی 2019دا یەکێک لەو باڵەخانە نایاسایانەی بەرلێبوردنەکە کەوتبوو بە تەواوی داڕماو بەهۆیەوە 21 کەس گیانیان لەدەستدا. هەرەوکات شەپۆلێکی دیکەی ڕەخنە ئامێز ڕوبەڕووی ئەردۆغان بووەوە. ئێستاش پاش بوومەلەرزەکەی 6 شوبات کە گیانی دەیان هەزاران کەسی لەگەڵ خۆیدا بردووە، دیسانەوە یاساکە کەوتوۆتە بەر تونترین هێرشی لایەنەکانی ئۆپۆزسیۆن. ئێستا ئەو خەڵکەی ئەردۆغان مژدەی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوونی پێدابوون ناخۆشترین ڕۆژەکانی ژیانیان بەسەر دەبن. جگەلەوەی هەزاران کەسیشیان بەهۆی ڕووداوەکەوە گیانیان لەدەستداوە. بە گوێرەی ئامارە فەرمیەکان بوومەلەرزەکەی 6 شوبات زیاتر لە 7,000 باڵەخانەی لە شارە کوردیەکاندا ڕووخاندووە. هەزاران کەس کەوتونەتە ژێردار و پەردووی بیناڕووخاوەکانەوە. ئەمە جارێکی دیکە یاسای ئاشتی وەبەرهێنانی هێناوەتەوە بەرباس. ئەوە تا ڕۆژنامەی سوورجووی نزیک لە پارتی گەلی کۆماری جەهەپا لە ژمارەی ئەمڕۆیدا بە مانشێتێکی گەورە قسەکانی 4 ساڵ لەمەوبەری ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیای بیرهێناوەتەوە کە گوتبووی کێشەی نیشتەجێبوونمان چارەسەر کردووە. بێ ئاگالەوەی ئەم چارەسەرە لەسەر حیسابی گیانی هەزاران کەس بووە.